سپیدا باش تماشاوانان کردستان 24 لهر درکی هین لبن افدم و همیدا من هواد باش بن ابروکجی از هفکار خوشاکر ساد الگل هوا دا بنجبو پیشکش کرنا یعنی 24 کانو لبرگا بابت سین جواز دادید گل هوا دا بین شاکر بانی باش لار جێگەیەکن سڵاویەمەتان لێبێ وەکو هەمیشە کۆمەڵێک بەرگە و بابەتی هەمە ڕەنگمان بۆ ئامادەکردوون لەگەڵمانە بمێنەوە. شاکر دو برگا بابا سن جدا مهنه دو تورن هری گرنگ مهنه یک شوانا بحثی وستوالا شقام کرکوک دکن کوبرای بچویا هفدان بابا تکیدی هری گرنگ مهه اوشی تایبتا بگنجام و هیوی دارم دگل مدا بمینن بو چی جیانا هفجینیه نکدا کم بو شاکر بەڵێڤین لە ئیدارەی سربەخۆی سۆران جوتیارێکی نمونەیمان هەیە. ئەم جوتیارە خەریکی بەروبوومی کشت و کاڵیە. یەکێک لە بەرهەمە سەرنجڕاکێشەکانی ئەوەیە کاڵێت 22 جۆر هەنارم هەیە. هەندێک کات کێشی هەنارەکانی دەگاتە 2 کیلۆگرام. ئەو دەڵێت بە هۆکاری ئەوەی کە هەنارەکەم تایبەتە و ئاودارە و تەڕە هیچ کات کێشەی بە بازاڕکردنم بۆ دروست نابێت. حەزمان لێ خۆمان تێنی بین، حەزمان لێ خۆمان بەرسی بین دارەکانمان نەتێنی بن نەبەرسی بن. من ناوم تەحسین برایم قادرە خەڵکی گوندی ئاکۆیانم جوتیارین جوتیاری لە دێر زەمانەوە لە باو باپیرانەوە بۆمان ماوەتەوە باغی هەنارمان هەیە بە هەزاران بنی هەنارمان هەیە و شتڵی هەناری زۆریشمان هەیە مشتری تایبەتمان هەیە ساڵانە هەنارەکانمان فول ئۆرگانیک بەرهەم دینین ئێمە گەڵای دار و داری وشک و ئەوان هەموو داران زیادە لە نێو باغەکەمان هەمووی ئەهاڕین و هوردێکەین جارە چکە ئەیدەینەوە دارەکە بۆ ئەوەی ئاسانکاری بی فول ئۆرگانیک بی ساڵی ڕابردوو زیاتر لە دە گەڵاب پەینی ئاژەڵیمان بەکارهیناوە پەینی حیوانمان بەکارهیناوە چاچ ئەەکەین و ئەیدەینە دارەکان ئەو قەتر حامل لە سەوزی بڕ کە لە جا ئەدرێ زڕنیخی تێدایە زۆر خەتەرە هەتا ئاوی ژێر زەوی ڕاوەناستی ئەوەندە خەتەرانی کە بە شێوەی ئۆرگانیک ئیشەکانمان ئەەکەین بفەرمونون ئەوە نەتیجەکەی بە چاوی خۆتان دیت ینی ئەو هەموو مشتری لە ناوە کە ئەوێ هەنار بکرد ڕاستە خۆ لە دەستی ئێمە بکڕێ ئەومانە ئەوێ شتەکانمان هەنارەکانمان جێی متمانەی 100% 22 جۆر هەنارمان هەیە سێ جۆر تا 4 جۆر هەنار زۆر احتیمانمان پێدا 2 جۆر هەناری لە کوردستان جوابی زۆر باشە هەرچەندە خاچی کوردستان خاکێکی زۆر پیرۆزە بۆ کشت و کاڵ و بە تایبەتی هەنار هیچ کێشێکی بە بازاڕکردنمان نیە خۆشبەختانە ساڵانە دە پێشدا ئەفرۆشێت هەمانە بابرێم ئەگەر بەرەکەی کم بدات نزیک ئەبیتۆ لە 2 کیلۆ هەنار نامانەوێ ڕای بگەین برێم ئەوەندەیە ئەگەنا بە بەڵگە ئیسلمینی چەندمان هەیە و هەنارمان هەیە تقریبان 3 پەرداخ شەربەتی تێدایە 2 پەرداخ شەربەت بەرەو سەرەوەی ئاوی تێدایە خۆشاوێکی زۆر تایبەتی تێدایە. ماشاءالله استحتياجي كيلو هنارة بون مونة أو بركي وسطه وبركي زياد العدقري طبعا أو هناري سرقة لهي شوينك أجر بشيء شيء أورجانيك وباش خدمت نكريت لهي شوينك سرقة أو ده برناقري زابر بنقدو سرقة بيك أو برقري بركي زوري شكري هنار من هي سروي 100 كيلو دايا ئەوەش مانای ئەوە بۆ ئێمە ینی بە خۆشەویستەوە چوینە ناو کشت و کاڵ ینی خۆشەویستی زۆرمان لە ئیشەکەی خۆمان هەیە حەزمان لێ خۆمان تێنی بین حەزمان لێ خۆمان بەرسی بین دارەکانمان نەتێنی بن نەبرسی بن خۆشبەختانە ئەوە ئوردەنەکەی کە لە بەردەستمان ینی هەنارەکەی سەر و چیلۆ دێتەوە زۆر هەنارێکی تایبەت و ناوازەیە ئەگە هەنار زۆر دەناو ئێکدی دابیت ڕۆشنە پێکهاتن خواردنی ئاوی هەناسەدانی هەمووی کەم ئەبیتەوە کە کەم بەوە بەرەکەی کەم ئەبیتەوە ڕاستە احتمالە بەرێکی زۆر کەم بدات باسی ئەوە بیت بابرێم کەمەک تایبەت بیت بەڵام ئەگەر هەر تا دەوری خۆتیشی خۆری وێکەت ڕۆشنە پێکاتن و هەموو شتەکانی مسۆگەر بوون و خزمەتی باشکرا بڕوای تێوی هەنا 100 کیلۆ ئەدات ئاڵانمان لە عمر گەنجەکە شاکار خەلکی حەسەکەیە ڕۆژاوای کوردستانەیە ji sala 2012 ve li bajarê Duhokê dijîtin li wê niştecê. Alan destxetekê gelek canê hey
و تشتات نویسی زور بیا تابلوی روی کردیا لاتینی تنه نخشاندن دبیجیتن همین مالکا کردان دویتن تابلوی که خوشنویسی کردی تدا هبید و هات بیت هلاویستن حتی که زمان و پیناسه ملت کرد ام بشین بپارزین ام بزانین آلان چه برهم هنو چاوا لباجار دهو گدجین از آلان ملا عمرم اجدایک بوی باجار حسکی روجاوای کردستانی ام سال 2012 ام هاتن باشور کردستانی و لباجار دهو که ام آناد مینن جزاروکتی ده او تشکی بالکش هبو گو نفساندن آمد جدا بش احوالی من ده قوناغ سرطایی مدرسه ده او تش ببر پیش کرد حتی گو وک باش نفیس مخاناس کر و نابل مهات کرن مقلق کار لباجار حسکی و لباجار عمودی لباجار روجاوای کردستانی مکار کرن ماوی 10 سالا بو لباشور کردستانی مرانه هشت بو قلمه که متشتکنه نویسانده بو بساده ما سوشال میدیا وانا دیسا بگریام گو از بنویسم و آنا جی از تابلویان تایبت بزمان کردی لاتینی از چه دکم لکامپا دومیزی از دمینم و او تابلوی ما پروژاک باش لسر چه کریش بو گو تابلوی از زمان کردی در باسی هر مالک کرد بده تشتی گو ام بکارتینن تابلویان خود بهتر او تشتی گول نفسو که ناف بازار يعني برنياسن وك اكريليك الوان جو بآويتين چيكرن جبوغ ام هر کارکی خو یان جی هر هنرکی ام تخن خدمتا ولات و زمان خو و نتوا خو اما بریار داگو ام تابلوی که چیکن به زمان کردی به تیپا لاتینی و ما گوتناگ محل بجارت گوم لسر تابلوی دینن او جی دشمن بابو کالا نابن دوستی لاوا قال ما ملتي ما چه مالبات کرد لکی جان عرض دنیای هبه هجای گو تابلو یک بزمان کردی دناف مالا وانده هبه برگو زمان ما ناس نامه آمی زمان ما هبون آمی اف بحزار سالا دجمن متکوجه نکارم خلاص که لگاوا گو ام زمان خوش بیر بکن ام بمخابنی ام نامین لسر عرض دنیای بگومان شاکر لهر مالکا کرداجی و که الان گوتی دویتن تابلوه که بیتن نویسینه که کردی لسر بیتن داکو ام به زمان و چاند و هنر خوب هینه نیاسین اول شکل هری جانه دما که ازل دف کردکی بینم و هسته که گلک جانت شو نباشی؟ ئەڤین بەدەر لەوەی کە با بڵێن کۆمەڵگا خێزان چەنێک گرنگە کە هەستی نیشتیمان پەروەری و پیرۆزی ئاڵا لە دڵی نەوەکانیانە بچەسپێنن هێندەش گرنگە کە میدیای کوردی بە تەواوەتی ئیش لەسەرەوە بکە کە هەر لە تەمەنێکی منداڵیەوە تاوەکو و گەنجێتی و پێگەیشتن و بە تەمەنیش کە ئەچیتە تەمەنیشەوە چۆن باسی پیرۆزی نیشتیمانت بۆ بکەن باسی خۆشەویستی نیشتیمانت بۆ بکەن اول دویا جزاروکینی دادگل مروی دامازم بید و که تا گوتی راست بشه لهر جهه که ام ببینین که چاقویه که استنبلک به بیتن شاکر چکه هر جانه بزانن او یا درست کریا جعالی وسط دلشادی و هاتیه درست کرن اول وسط دلشاده بگومان خلق سلیمانیه هر جزاروکینی خوبه مجیلی پیشه آسنگریه و دم چند ساله که انا مجیلی درست کنا چاقویا نو لوگوی که تایبت بخویه هی شکر که ام بزانین هستا دلشاد چاو وی لوگوی لسروان چاقویا درست کرد
ناوم دڵشاد عەبدوڵڵا محەممەد لەدایک بوو شاری سلێمانیە لە مناڵیەوە وەکو هەموو کەسێکی تار دوای قوتابخانە دەستم کردووە بە ئیش و کار و کەسابەت. ئێمە تقریباً لە مناڵیەوە 30 ساڵێکە لەم گوزەری ئاسنگەرانە خەریکی کاری ئاسنگەرین. ئێرە کۆنترین گوزەری شاری سلێمانیە، پێڵێن گوزەری کوورە چێکۆنەکانی شاری سلێمانی معروفە، کۆنترین گوزەری سلێمانی و شوێنی پیشەکە ئاسنگەریە. یەکێ لەو چەقۆ بە ناوبانگانە یان ئەو دەموتیغە زۆر بە ناوبانگانە کە ئیشی لەسەرەکرێ دەماسکس بە ئینگلیزی، بە عەرەبی دیمەشقی، بە کوردیش دەبانگە. ئەمە باشترین معدەنی چەقۆیە کە ئیشی لەسەرەکرێ، چونکە زۆر درەنگ کولە بێ لە ڕاستیە هەمووشی جەوهەردار دەرەچێ، خەتی هەموو دەبانگەکان دەرەچیان، هەموو خەتی ئەو پۆڵانی کە تێکەڵێکی دەرەچێ. چەقۆی دەبانگ بە کوردی یەکێکە لە ناڕەحەتترین دروستکردنی چاقۆکان. بە خۆشبەختیەوە یەکەم کەس منێکێک لەو کەسانەی کە دەستم بۆ ئیشە بردو لەخوا بەزیابێ نەجاحەتێکی زۆریشم تایەناوە. خەڵکێکی بیانی زۆر لە وڵاتایە، هەموو وڵاتەکانی تایە پێویستیان بەوەیان بۆ وڵاتە و ئیشی تایبەتی دەسییانەوێت، چونکە لای خۆیان چەقۆ هەیە، بەڵام حەزیان لە کاری دەستی هەموو وڵاتێکە، بە تایبەتی ئەجنەبیەکان، ئەمریکیەکان، ئەڵمانیەکان، فەڕەنسیەکان. منیش لەخوا بەزیابێ بەوەی خەڵکێکی زۆرەوە ئێرەیان پێ ناساندن، ئێستا زۆربەیان بوون بە مشتریمان و ڕۆژانە سەردانمانەکەن بۆ چەقۆی سمێڵ. اینجا ئەم چەقۆی کە ئەجنەبیەکان زۆر حەزیان لێتی تایبەت بە لۆگۆکەیە، بە براندا. ئەم براندی سمێڵە تایبەتە بەخۆم، ئەنی چەقۆی سمێڵ تایبەتە بەخۆم، یەکێکە لە براندە تایبەتەکان کە لە عێراقا تەجیلیش کراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ بە براندێکی ڕەسمی. چەقۆ چەند مویمە دەمەکەی دەستکە کەشی جوانێکی تری تایبەتی پیا لە ڕاستیە. ئێمە ئیش لەسەر زۆربەی شتەکە دەستکەکانەکەین، بۆ نمونە شاخی بەران و مەمادەنە، شاخی ئاسک و ئەم بابەتانە، ئەمانیان شاخی ئاسکن، ئەمانیان شاخی بەرانن. لەسەر هەموو دارەکان ئیشەکەین، بۆ نمونە داری ساج و داری بۆمبای و داری عاج و داری گوێز و داری بەڕووداری زەیتون تێ هەڵکێشەکرێ لەگەڵ چەرما، لەگەڵ زەردا، لەگەڵ مسا. هەر شێوە دیزاینێکە بێ ئێمە ئیشی لەسەرەکەین. بەڵێ ڤینەوەی کە بینیمان دروستکردنی چەقۆ بوو بە شێوەیەکی خۆماڵی و لە ناوخۆی کوردستان. جێگەی خۆشحاڵیە بینم یعنی هەندێک کەس هەیە زۆر بەباشی درێژە پێدەری ڕێبازی با و باپیرانێتی، ینی ئەبینین کەسێک بۆ نمونە کەبابچێتیەکە ئەوە 50 ساڵ 6 ساڵا درێژی بە ئەو پرۆسەیەداوە لە با و باپیرانیەوە بۆی ماوەتەوە، یاخود پیشەی ئاسنگەری، یاخود دروستکردنی چەقۆ وەکو ئەم بەڕێزەی ئێستا بینیمان. حتممە ئەمە ڕێزگرتنە لەو پیشەی کە تۆ ئێستا معیشەتی ژیانتی لە سەرە ڕۆ. بگومان شتێکی دیژی هەریجان مندی شاکار ئەو بووکو لۆگۆی تایبەت بخۆیە هەی ئەف سمبێلە گەلک شتێکی جام بۆ لۆگویەکی جام بۆ ئەوویڤیا سەرکەفتنێ بۆی بۆ هەر کەسێکە پیشە و کارە خۆێ بەردەوام هەبیتن ئینشاءڵڵا. باشە شاکار تو سەحتکەی وەرزشێ بەریام چی نەبێ پاکەجێ سەحتکەیە تۆپانێ بەڵە تۆ هەندارێکی من ئەڤین لە دوای جیهان سێریکە لە دوای بردننی مۆندیالەوە کە ئەرجنتین مۆندیالی بر پێم وا بێمە خەبەرێکی تۆزە ناخۆشیشە بۆ تۆ ئیتر ینی تۆپی بۆ بەس یاری ئەرجنتین سیرەکەم. ئەڤین باوەڕ کە بەدەست خۆم نییە لەزەتی نییە بۆ من، نازم لەزەتی بەس چوارگۆڵەکەی ئینیش ئەوەش خۆش بوو. بارسلنا لە بەرامبەر ڕیال مەدرید نازانم هاندەری ئەرژنتین حەز بە دۆڕانی ڕیال مەدرید دەکەن شکر ڕیال مەدرید بەهێزە ئەوەیە مۆزوع بۆیە دژمنی زۆرە
ئەم شەو چاپیۆنز لیگ دەست پێ دەگا بیرچان نەچێ یاری زۆر خۆش هەیە ڕیال مەدرید و میلان یاریێکی هەری خۆشە سپەینێژی سەر بەنەز بێزدا لەگەڵ بارسلۆنا یاری هەیە شاکەراوش هەواڵێکی خۆشە بۆ تو چاوتان لەسەر پیجی کوردستان 24 سپۆرت بیت بێگومان دەم بجەم دێت گەل هەوەدا بەردەوام بن ji bo veguhastina hemî zanyariyan û komkiriya hemî zanyariyan li cîhanê û li navxwe jî bêguman. حتما پیجی کوردستان 24 سپۆرتەکەی طبعاً بە هاوکاری ئێوە بە تایبەتی جەنابتان جێدەستان دیارە لە وەرزشی ناو خۆیان لە وەرزشی جیهانیشە gelek spas ممنون بێگومان هەکارژی هاوکارمانە لەگەڵ هەکارە هەکاریژەی طبعاً لە ڕۆژ باش چکە تۆ لە ڕۆژ باشە زیاتر لەگەڵ منای من مەجبورم ئێمە هەموو بەشی وەرزش طبعاً یەک دەستین و یەک کەسین ینی فەرقمان نییە لەگەڵ هەکار بن هەمە بیتن یان ناوێن دژی بن ئەم هەمی پێک و کارتکەنج بۆ پێشکەشکردن و پێشڤ برنا کوردستان 24 بوو حتمما هەمووان یەک ئامانجیانێ ئەڤین دوای 13 ساڵمانەوە لە بەریتانیا ماوەی چەند ساڵێکە هاوڕێ حەمە ڕەشید بە یەکجاری گەڕاوەتەوە هەرێمی کوردستان و لە هەولێر خواردنگەیەکی کردوێتەوە هاوڕێ دەڵێ ئەو ساڵانەی لە بەریتانیا بووم لە ژیان دواکەوتم بۆیە بڕیارمدا بگەڕێمەوە کوردستان ئەو دەڵێت بەلای منەوە دایک خۆشەویستە بەڵام نیشتیمان خۆشەویسترە من ناوم هاوڕێ ئەمڕەشە ساڵی 2002 چوومە وڵاتی بەریتانیا بۆ ماوەی تقریباً 12 ساڵ لەوێ مامەوە لە بەریتانیا لەوێ دوای کارکردنم لە بەریتانیا لە چەند شوێنێک و لەوێ هەستام بەکردنەوەی ڕێستۆرانتێک و پاشی فترێک تقریباً 13 ساڵ لەوێ مامەوە و دواتر بە یەکجاری گەڕامەوە بۆ کوردستان نزیکەی لێرەکانە دوو شەفتە نزیکەی 24-25 کارمەند لێرە ئیش دەکەن هەموو ئەوانە با بڵێن هەموو خەڵکی تێدا یعنی کوردی خۆمانی تێدایە و بەڕاستیەکەی خەڵک ڕاستاڵدەی بووە زۆر خەڵکیش لەوێش کە دەچێت مەسەلەن پاشی فترێک پەشیمانێکی باش پەشیمانە بەڵام تەماشا دەکا لێرەوە دەڕوا بۆ ئەوێ مەبلەغێکی سەرف کردو و دەیەوێ ئەو مەبلەغی بەدەست بێنێتەوە بەس پێی نایەتەوە دەبێ وەکو ڕۆبۆتێک ینی بەس ئیشکردن و بەس لەگەڵ ئیش بڕۆی ئەگەر نەچی مەسەلەن مانگێک دوو مانگ نەچی بۆ ئیشەکەت یان بەردەوام نەبی لەسەر ئیشەکەت دەتوێت ئیسافکە دوا دەکەوی لە ئەوەی کار هەیە سەرەتا مەسەلەن بیرمان لە شتێک کردەوە مەسەلەن بیرۆکەیەکمان بۆ هات کە شتێک بکەین جیاواز بێ و خەڵک بە جیاواز ببینێ بالفعل خەڵک بە جیاواز بینی ئەوە خەڵک شایدیەوەمان بۆ داکە ڕۆژانە خەڵک دێتێرەکانی ئەنی بەڕاستی پیان شتێکی جیاواز و زۆریش پیان شتێکی خۆشە ینی پیان وایە کە دێنە ئێرەکانە جیاواز مەتحەمەکانیان لە ڕستۆرانتەکانی کە لێرەکانە هەز دەکەن ینی لە ماڵی خۆیان دانیشتون بە پێی تەبع و تەبیعەتی شوێنەکەی با بڵین ئەو شتانی کە لێرە دەبیندرێن ئەوانە هەمووی دەستکردە هەمووی بۆ خۆم دروستم کردووە ینی توانیمە سوود لە ئەو دار و درەختێک کەوتوانەی با بڵین لە ناو سروش داکەوتن ئیسفادەیان لێ وەرگرم ئەوانیان لێ دروستکەین پێمان وا بوو ئەوە شتێکی باشترە لەوەی کە شتێکی پلاستیکی و بازاڕی بەکاربێنی وەکو ڕێستۆرانتێکیکە بەڕێی من بۆ خۆی دایک مەزنە بەس نیشتیمانیش مەزن ئەنی بەلای من نیشتیمان خۆشەویست خەڵکانێکی 30 ساڵ لەوێت تەمەنی ڕۆوە
25 ساڵێ بۆ 20 ساڵێ و بەڵام لە کۆتایەکەی هەر هاتۆتەوە بۆ نیشتیمان بە شخصی خۆم کە ئەمن لە کوردستان بام لەوانەیە زروفی من زۆر جیاوازتر با کە لەوەی ئێستاشەیە گەشتی لەوانەیە زۆرشتم ینی لە پێشتر بام لە خەڵکیش و لەوانەیە کە لە ئەوروپاش دەژێت پێم وایە من بەڕۆشتن بۆ ئەوروپای دواکەوت بۆ خۆم بە شخصی خۆم. بیرۆکەوە ئێرە نیە ڕۆژێکیان مەسەرەن دوو برادر هاتنی ئێرە دانیشتن خواردنیان خوارد مهندیس بوو تێتۆ هەندەسە تاوەکو ناوڵە کاکەی تاوا نەکردو تێ دیۆ بیرۆکە لەکوێ هێناوە من تێمە بخۆمان مهندیسی دیکۆراتی یانی زۆر دێت ئێرە پێی شتێکی جیاوازە پێی شتێکی خۆشە. تاوان ئەڤین جێگەی خۆشحاڵیە لە زمانی ئەوانەی کە لە ئەوروپا گەڕاونەتەوە یاخود لە ئەوروپا دەژین بەم جۆرە باسی جیاوازی نێوان ئەوروپا و هەرێمی کوردستانەکرێ. بێگومان هۆکارێکت هەیە بۆی کە نیشتیمانەکەی خۆت بەجێهێشتووە بەڵام ئەم نیشتیمانە ئەگەر تۆ بە چاوی خۆشەویستی و سەیری بکەیت ئەبینیت کە ئێستا شتەکان زۆر گۆڕاوە بە تایبەتی لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستاندا کە بازار لە چاو هەموو کوردستانە فەرقی هەیە بەڕاستی بوژاوەتەوە ئەبینین وەبەرهێنی بیانی وەبەرهێنەری عەرەب وەبەرهێنەرە کوردەکانیش لە هەموو کوردستانەوە ڕوو لەم ناوچەیەکەن چکە ئەمنیەت و ئاساییشیان پارێزراوە. بباوەڕە من شاکار هەر بەرەگرجێ خۆیە بقەدرە یعنی تو لە وڵاتی خۆ چەند زەحمەتی و نەخۆشیژی هەبن بەس ناگەهیتەوێ دەقات و زمانێ خۆی شیرین باخوێ و خەڵکێ وڵاتێتە بن و دوودگەلوانەدا بژی بێگومان غەریبیژی گەلەکانە خۆشە ئەس هیویدارم ئەو گەنجێش دەرڤە دەژین خودین دەستکەفت و باوەرێکی بن بهێنە وڵاتی خۆ و لێ دەرێ کار بگەن هم مفايب جهينا ولاطخ وهم مفايب جهينا أو كسن بزمانه ويتاخفن أو كسن كو خلقي باجري وينا يعني مفايق جبوي ولاطه ما هبيتن بيجومان تفيدا ميداكو أم همي بيت في أكين جا أفي من أونيك همومان طبعا كسكر مانه هاوري مانه برادر مانه لا أوروبا على أجر بيتو لكردستانا كاسبيشي ثابتت هبه كيتر بزاني تشيكي تو تشيناكي هیچ مەجالێکی تیانە کە خۆشترین وڵاتی دنیاە بەلە یعنی بە تایبەتی هەولێری پایتەخت ئەژی ساد بینم شاکاش بەرک و ئارامی و سەربلندی و سەربەرزیە مەهەی و ئازادیە مەهەی دناوە کوردستانیدا باوەڕکە لە دەرڤەی وڵاتی نینە ئەم حسابشین هەر دەمەکێ ما ببێتن بهینە دەرێ و بە ئازادی و ببێت ترس باخوین و دەستکەفتێن خۆنیشە خەڵکی بدەین ئەوە بڕایان من گەلک تشتێکی گرنگە و هیویدارم ئەو گەنجەشی بزفرنە وڵاتێمە و ببنە مفاایەکیشی بوومە ئەم بۆ خۆشی زێدەکەن ڕاستە ئەم بابەتێکی دی بەحەسکەین لە هەولێرێ پێشانگەهەکە تایبەت یا هوەری هاتیەوەکردن شاکار و کاریکاتێر بووینە هوەرمەند جەبار سابر قادر کو بژمارەکە تابلۆیان دەربڕینێ لە ژیانە سەردەمێ تەکنۆلۆژیایە داکریا و کاریگەریاوەشی لەسەر خەلکی و فێرگەهان دەدەچە نیشاندان. جەبار سابر قادر هونەرمەندی کاریکاتێریست من لە ساڵانی 92ەوە دەستم بە کاری کاریکاتێری کردووە ئیشکارەکە پێشتر ئیشی شێوەکاریم زۆر دەکرد ئەوەی ئێستا تا ئێستا بەردەوامم لەسەر هونەری کاریکاتێر پێشەنگاش کە پێک هاتیە لە 50 تابلۆ دەربارەی کێشە و گرفتەکانی تەکنۆلۆژیای سەردەمە تەکنۆلۆژیای سەردەم وەکو دەزانن ژیانی هەمومانی ئەمڕۆکە پەیوەندە
هەمووشمان ناتوانین بکە بەکاری نێنین بەڵام ئەو جانب بە سلویەی کە دێتە ڕێگای هەموو کۆمەڵگا هەوڵم داوا لێرە لە ڕێی چەند تابلۆیەکی کاریکاتێری نمایشی بکەم و لە سەرەتای دەستپێکردن بەکاری هوەری کاریکاتێر هەموو تواناکانی خۆم ئەو کات لەلایەن لە هوەری وێنەچێشان تێدا زیاتر بەکاردێنە هەوڵم دەدا بە قەڵام یاخود بە ڕەنگ کاریکاتێر بکێشم بەڵام ئەوەی ئێستاکە کە دەگوزارێ هوەری تەکنەلۆژیای نوێیە کە زۆر یارمەتی دەرە بۆ هونەرمەند کە بتوانێت کارەکانی جوانتر و ڕێکتر نمایش بکاتن. ژمارەی پێشەنگای جیهانی کە بەشدارم کردوێ زیاتر لە سەروی 160 پێشەنگای جیهانیە توانیتم تا ئێستا بۆکو بڵێ جێی خۆ بکەینەوە و هەوڵم داوە هوەری کوردیش بە جیهان بناسێنم ئیتر هیوادارم توانی بم خزمەتێک بەگەلەکەم بکەم لە ڕێی کاریکاتێرەکانم. شاکر هوەرە کاریکاتێر هوەرەکە gelek cana ڕێیا من دەربڕین هەندێک تشتات کەتن و bi wêneyekê biçîk hemî ew babetîtiya tê digihînîtin di nav werzîşê jî da karîkatêr gelekên ciwan têne drûstkirin de çi heval hene ku karîkatêrîst bin karîkatêra drûstkin ئەڤین بەڵێ تەبعاان ئەبینین زۆر پێشانگە و ئەوانە لە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستانە کرێتەوە بەس کاریکاتێر تقریبان کەمترە لەبەرەوەی کە پێم وابێ بڕێک دروستکردنەکەی زەحمەتترە وایە تۆ بتوانی بە شێوەی کاریکاتێر تعبیر لە هەستی خۆت بکەی یان فەیسێک دروستکەی یان ئەوە و جوانی ژوازە بێ بناسرێتەوە کە فلان کەسە یان فلان مەبەستە هوەرێکی gelekê cana ڕاستیژی هیوێدارین دەستن وەنا خۆش بن و بەردەوام بن سەرکارن خۆ شاکار دەستپێکە بەرنامەیدا من گوت مەتەوەرێکی gelek giringی هەی ئەوشی تایبەت بۆ گەنجا دێچین ڤۆکسپۆپێکێ بینین کومە ڕەیە هەوڵاتیایە وەرگرتی لەسەر کەمبوونا پێکئینانە ژیانە هەفژینیە بێگومان و بەرزیە بەهای زێڕی هەفتەم کەسێکت بێژیتم ڕەیە من 5 مسقالên زێڕی gelekê ئۆ کیفایەتن کو هەفژینیە پێکتینین ئافرەتە کورد قەت بڤی زێڕیژە ڕازی نابن هەندێکی دیوەت بێژن کە ئەم بزانین خەلک چت بێژیت لەسەر وی بابەتی شەکر بابی نەربی لەبیرم نەماوە زانم با 11,000 ئەستیم کرد زمانی دیناریەوە 6 گەنج لە دەنیشتی ئەمەوەسان لە پشتی و کامێرەوە زۆرینیان ئەڵەن ژن نایەنین لەبەرەوەی خاتوونی ئێستا ژنی ئێستا دا ئاڵتونی زۆر کارەوەڵا شتیوانە گەنج ڕێزمێ لە بۆیان ئەگە بێدە سرات بێگەنە پارەی 5 مسقال ئاڵتونی تەر پێ پێیادە بێ شتە چییە خەوان ئەڵەن ئەوان بە 5 مسقال ڕازی بەڵام زیادیشت بەخوای قەنەعاتی ژنی کورد هەمووی مەرەخی ئاڵتونە ئاڵتون ینی کەس قەنەعاتی نایە ئێستا کە تو برێت 10 مسقال ئەمە لە خۆمان دەری 10 مسقال هەیە دەری عەزیزی 25 دەری چیچی فران کەسی بیستی کردووە ئەوەی نەکردووە قەنەعات نایە بەخوای ئێستا کە قەنەعاتی 5 بەسە 5 مسقال 10 مسقال بەسە 22 ساڵم پێ دوایە کاتی هاوسەرگیریتە بەڵێ ئەی بۆ چیش نایە وەڵی لەبەر زێرگرانی بەهاکەی زۆر بووە و ئیتر گەنج توانای ئەوە نیێژن بێنێ برای اینکه یه سرمایه‌ای باشه برای کەکچان داوای زێر دەکەن بۆ ئەوەیە لە داهاتوو ببێت بە سەرمایە بۆ پێکهێنانی ژیانی باشتر و کڕینی خانوو و ئۆتۆمبیل و پێویستیەکانی ژیانیان خواهش میکنن برای عروسیاشون ازدواجش خب اون زمانی که ما داشتیم ازدواج میکردیم خیلی لە سەردەمی ئێمە زێر ئەوەندە گرنگ نەبوو بەڵام ئێستا بۆ کچان و کوڕان زۆر گرنگە زیاتر بۆ خۆ دەرخستنە و لە ناو خەڵکدا بڵێت ئەها من چیم بۆ کراوە چەندە گرنگیان پێداوم خانمەکان وا بیر دەکەنەوە زێڕی زیاتر واتە گرنگی پێدانی زیاتر من ئارزشمەندان ئێستام کچێکم بە مێردایە داواشتەکی زۆرم لێ نەکرد چەند لێ 15 مسقال 15 مسقالی زۆر نییە بۆ ئەم ڕۆژێ لۆ ئەمڕۆ زۆرە 5 زۆرە نەک 15 یەکێک لەو گەنجانەیەکێکی وەکو من ڕەنگە بەوەی گرانبوونی هاڵتونەوە پرۆسەی هەڵشتەگیریم دواکەوت بێ ڕەنگە بەوەی خواستی
بەرزبوونەوەی چۆنەڵی زێر کە ئیتر داواکاری ئافرەتە و خۆ دەزانی دا و کولتور وایە کە ئیتر ئافرەت بە زێر مارەی یەکرێ ڕەنگە گەنجی گۆگو من ژنی بۆ نەیە تا مودێکی زۆر لەبەر ئەوەی کە گران بێ کابرا داهاتی شیوای نییە بتوانێت زێڕی پێ بکڕێت وایە ئیترەوەش تاسیری هەیە لەسەر کەسەکە وای لە یەکات دوای بخالۆ پرۆسێ جگەلێکە تەین بێک بینی بەس بۆرە ئۆبوریەوی نەیە بۆشە vegeri bu giranbûna zêra giranbûna tiştî jin îno nebe zêre. Gencê me rastî jî yanî êdî bargiraniyek bû çê bûye xastina zêrî da û giraniya zêrê roj bi rojê bûye eger ku genç êdî yanî xorane bînit prosa hevjîniyê pêk bîne. بله لسر تاوره کمبونا جیانا هفشینی دنوا گنجان دانو که شاکر ده مهوانه که محبت دکتر مقدید کریم مصای آینی و بسپوره یاسا و شریعت نوا استودیو داد گلمه بخیراتی دکتر بخیر بیدی سپاس دانکم بیانیتان بارز سپیدا باشتر دکتر گیان دکتر مدوید دست ببکم شویه که بوچی نوکدا جیانا هفجینی بک اینانا جیانا هفجینی هند زحمت بوید نوا گنجادا بناوی خواهی بخشنده مهربان سوپاسی بەڕێستان دەکەم بۆ ئەو بەرنامەیە و بۆ ئەو بابەتە گرنگ و کاریگەرە هیوای سەرکەوتتان بۆ خوازم ئەو بابەتە بەڕاستی یعنی بابەتی هاوسەرگیری و بابەتی ژیانی هاوسەرگیری پێکهێنان و زەواج بەحەقەت لە ناو کۆمەلگا خۆی لە خۆیدا بابەتێکی زۆر کاریگەرە زۆر گرینگە زۆر پێویستە بەداخەوە ئێستا ئێمە هاوکات لەو کات و ساتەی کە ئێستا تێیداین هەست دەکەین ئەو پرۆسەیە ئەو کارە گرنگ و مهمە دەستخۆش سپاس هەز دەکەین ئاستەنجی زۆری لە بەردەمە کە جێی دڵگرانیە بە حەقەت ئەو ئاستەنگە چنە کول پێشیا گەنجانە ژیانە هەفژین تەبان دەتوانین بڵێن چەند زۆرێکن ناتوانین بڵێن یەکەچی دیاری کراوەت چەند زۆرێکن یەک لەوانە کە زۆر گرینگە زۆر کاریگەرە ئەوەیە کە بژێوی ژیانە دەتوانین بڵێن بواری ئابووری بواری اقتصادی چونکە ئەمە فرمودەی پێغەمبەرمان هەیە عەلەیهی سڵات وسەلام دەفەرمی یا معشەڕ الشەباب من استطاع منكم الباءة فليتزوج ئەی گەنجانی خۆشەویست و بەڕێز ئەگەر هەر یەکێک لە ئێوە توانای هاوسەرگیری هەیە باز زەواج بکە با هاوسەرگیری بکە یعنی لێرە توانا بە توانای مادی دێت یەکەم زار ئینجا توانای بەدەنی دێت توانای گرفت و ژیان بەڕێکردن دێ ئەوان هەموو توانان بەس بە دەرەجەیەک توانای مادی سەرەکیە کە ئێستا ئێمە لەو بارودۆخۆی لە هەرێمی کوردستان کەمتر گەنجانمان ئەو توانای مادیان هەیە باشە دکتۆر ئێستا با بڵێن لەسەر توانای مادیەکە یعنی گەنجە چۆتە سەر و 25 ساڵیەوە یعنی بە حەقەت مافی خۆشیەتی کە ینی ماڵێک دروستکە خزمەتی تازە دروستکە لە چوارچەوەی ماڵێکە منداڵێکی هەبێ یعنی ئەگەر توانای مادی نەبێ لەو حاڵەتەیە بۆ نمونە چی بکە ینی ئەم کەسە ئەشێوێ هاوسەرگیری بکە ئێجا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێت لە بەشی دووەمی فەرموودەکە فمن لم يستطع فعليه بالصوم فإنه له وجاء دەڵێ ئەو کەسانەی کە توانای مادیان نییە ئینجا هەم مادیە و هەم معنەویە و هەم شتی ترە دەڵێ بۆ ئەوەی بتوانێت خۆ ڕابگرێ ئەبێ ناوە بە ڕۆژوو بێ هەتاوەکو لایەنی جنسی و لایەنی بیرکردنەوەی جنسی کەمتر بێتەوە تاوەکو بتوانی بژێ بەڕاستی چونکە خۆشی لە حەقیقەتدا چەند بەشێکە هاوسەرگیری ناکرێ هەمووی هەر بخینە سەر ئەو بوارە بواری پێکەوە ژیانە بواری ژیانێکی نوێ بواری خزمەتیە وەکو بەڕێزت باست کرد بواری پڕکردنەوەی جانیبی جنسیە پڕکردنەوەی جانیبی نەفسی هەموو بەشانە لەناو پرۆسی هاوسەرگیریدا هەیە بەڕاستی بەڵام ئەوەی کە زۆر گرینگە بەشی دووەمی ئەوەکە ئەبێ خەڵکێک بیر لەوە بکاتەوە ئەم پرۆسەیە ئێستا بە حەقەت ئێمە لە هەرێمی کوردستان هەست دەکەین تا ڕادەیەک موعقەد کرایە یعنی بربەستی زۆری لە بەردەمە یەک لە بربەستەکان خەرجی زۆرە ئەنی خەرجی داواکردنی ئەو پرۆسەیە بوویتە هۆکارێک کەوا گەنجەکان نەتوانن یعنی بەدڵگەرمی ئەس هەر بێژم دکتۆر هەمی گەواز دەبێژم کو کێچ لازم فێر بن
بزانن کو ئەو کوڕێتێتە داخوازەوەنا قۆری علاوەدینینە هەر شتێکی داخوازکەی ببیتە بوتە بکەنە ڕاستی دەبێتن خێزان پەروەردەیە زارۆکێن خۆهوسا دروستکەتن کو هەر تشتێکی بێت نابیتن ji ber هەندێ پەروەردەیە زارۆکان لە خێزانê têdin ژیانە هەڤژینی ژی بێگومان ji خێزانê dest pê diketin tu çawa dibînî ji vê yekê تەبەن ئەمە دیسان دەستچینەوە خزمەت پێغەمبەری خۆشەویستمان سەلامی خوای لەسەر بە ئافرەتە بەڕێزەکان دەڵێ بەگشتی دەفەرمێ خەیڕووکونە ئەیسەڕووکونە سیداقن باشترینی ئێوە ئەوەیە کە مارەیی کەم بێت ئێستا مارەیی بوویتە بربەستێک لە بەردەم هاوسەرگیری یعنی لێرە لە هەرێمی کوردستان بگشتی لێرە لە هەولێر ئەگە باسکەین لە دهۆک باسکەین لە سولێمانی لە هەڵەبجە لەو شار و پارێزگانەی کوردستان یعنی دەتوانین بڵێن تا ڕادەیەک خەرجی دەگەڕێتەوە سەر مارەی بەڕاستی مارەی بوویتە عورفێک لە ناو ئێمە زیاد لە حەد داوا دەکرێت ئێستا خۆشبەختانە کەسانێک هەنە بیریان لەوە کردیتەوە 5 مسقال زێر 10 مسقال زێر جارووە بوو ئەمن بخۆم بەشداری عقدی زەواجم کردیە گرێبەستی زەواج 8 مسقال مارەم کردیە 10 مسقال مارەم کردی هەر بەو زوانە بخۆ لە شەرعیدا 19 مسقالە دیار نەکرای لە شەرع دیار نەکرا بە محەدەدی دیار نەکرا ئەمە دوو زۆر مارەیمان هەیە مارەی پێشەچی و مارەی پاشەچی پێ دەڵێن مقدمە و مؤخیرەی مارەیمان هەیە مقدمەکە تهدید نەکرایە چەندە ئێستا مەسەلەن لە جنوبی کوردستان بەغدا و جنوب بەگشتی 2 ملیۆن 3 ملیۆن ملیۆنێک ملیۆن و نیوەک زۆر تەبیعیە ئەوەکو پێشەچی پاشەچیشمان هەیە پاشەچی تقریبان 19 مسقالیان دانایە کە ئەمە دەبێتە قەرزێک لەسەر پیاوەکە هەر کاتێک ئیمکانیات و توانە هەبوو دەتانی بداتە ئافرەت دکتۆر یەک شتەیە من چەند ساڵێکی زۆرە ینی بۆ خۆم ژیانی هاوسەرگیریم پێگەێناوە ئەو دقەی زۆر سپاس کەشخۆ سپۆرت یانی ئەو علامەتی ئەوەی هاوسەرگیر چاواگەم دکتۆرجان ئەو دقەی ئەچیتە بەردەم لای با بڵێن بۆ محکەمە ئیشەکانت جێبەجێیەکەی ینی یەکسەر پرسیارت لێکە ئەڵێ چەنی حازری و چەنی مارەی وتم ینی بە حەقەت نەمەزانی مارەی چییە ئەو کات وتم مارەی چییە وتی ینی بەم ئێستحقاقی خێزانکە بۆ دوایی وتم باشە من جارێ لەوەی ئەم کە هاوسەرگیری بکەم تۆ بۆ باسی جیابوونەوەکەی ئەو پرۆسەیانی شتێکی ئاساییە ینی ئەمن با لۆت بڕۆم بکەمەوە خۆی ئافرەت لە ئیسلام ئاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی پێداوە زۆر ڕێزی لێگرتیە ینی پیاوە کاتێک دەچێتە داخوازی ئافرەتێک زۆر دەبێت شکۆ و حرمەت و ڕێزی ئەو ئافرەتە بزانیت یەک لەوانە کە ئەگەر بێت و ینی ئەوە ئاسان نییە لە ئیسلام ئەوە ئاسان نییە جیابوونەوە تەلاق زۆر بربەستین حەڵاڵە جیابوونەوە طبعا پێغەمبەری خوا دەفەرمینە ئەبغەض الحلال إلى الله طلاق ینی تەلاق ڕاستە ڕێگە پێدراوە و شەرعیە بەڵام خوای گەورە پێی خۆش نییە خۆشی ناوێت ئینجا دوێ بربەستی لە بەردەم پرۆسەی جیابوونەوە دانایە تاوەکو نەکرێ هەتا بکرێ خێزان پارێزراو بیت یەک لەوانە ئەگەر هات و تەمان جیابوونەوە دروست بوو عادەتەن ئافرەتەکە زەرەر ئەکا ینی بەگشتی ینی ئافرەتەکە زەرەرەکە ئەبێ قەرەبوو بکرێتەوە قەرەبووکردنەوەکەشی ئەو مارەیە کە پێشەچیشی هەیە و پاشەچیشی هەیە ینی ئەو پاشەچێ بۆ ئەو قەرەبووەیە کە ئەگەر بێت و ڕۆژێک لە ڕۆژان جیابوونەوەیەک هەبوو ئەو ئافرەتە هەز بکە کە ئەو پارە و ماڵ و سامانەی کە وەردەگری ئینجا زێریان دانایە شتیتریان دانایە ئەوە پاڵپشتیتی بۆ ئەوەی تا بتوانانی ژیانی خۆی ئاسایی بکاتن باشە دکتۆر حکوومەت حتا چەندێ هەفکاریە گەنجاب کەژ بۆ بێک ئینە ناوێ پرۆسەیە یا گرنگە ji ber ku hindî hevkariyên hikûmetê jî hebin dê genç hezir ketin ku bêguman pêkî înana jiyana hevjînê dê hindekê asan bê ji bo wî dê bîte rêxuşkerek ku ev proseyê dîsan ve dest pê biketin تەبان ئەمە باسی بربەستەکانمان کرد لە بەردەم ئەو پرۆسەیە کە گوتمان بواری ئابوووریە یەک دووەمیش زۆری خەرجیە کە زێر و ئەو شتانەیە سێمیشان کە دەمەویست باسی بکەم بەڕێزت باست کرد هاوکاری حکوومەتە بەڕاستی پێش ئێستا ماوەیەک لەمەوبەر چەند ساڵێک لەمەوبەر حکوومەتی هەرێمی کوردستان سولفەیەکی هەبوو پێشەچیەکی هەبوو بەڵێ سولفەی زەواج لەوانەیە بەڕێزت نازانم وەرد گرتی شمولم نەکرد یاراوەری گرت ناوەڵا شمولی نەکرد بەداخەوە کە ئەو سولفەی زەواجە هەتا ڕادەیەکی باش پشتگیریەکی باش بوو بۆ گەنجان 5 ملیۆن دینار پێدان یان سێ بوو یان 5 بوو باز بزەبت لە بیر بنم ئەس باوەرم 5 ملیۆن 5 ملیۆن شتێکی زۆر زۆر باش بوو زۆر زۆر گونجار یارمەتی دەرێکی باش زۆر زۆر ینی ئەمن بەش بە حاڵی خۆمەکو
مامۆستایەکی ئاینی کە زۆر بەشداری عقدی زەواز دەکەم دەچم لە گەنجان عقدی زەوازیانەوە دەکەم تەبەن هەر بێ مقابلیش دەچم سوپاسان دەکەم بۆ ئەوەمە زیاتر کە ئەو پرۆسەیە گەنجانی ئێمە خوشکانمان و کوڕانمان و کچانمان ینی بگەن بەو پرۆسەیە تاوەکو بتوانن ژیانێکی نوێ دروستکەن و ماڵێک دابنێن و ئایندەیەکی خۆش بە خۆیان فراهم کرد ینی پێشتر هەستم دەکرد کاتێک ئەو سولفەیە هەبوو زیاتر بەشداریمان دەکرد کە سولفەکە بڕا کەمتر بەشداری دەکەین اینجا بەڕاستی ئەرکە لەسەر حکومەتی هەرێمی کوردستان ئاسانکاری بۆ گەنجانی خۆشەویستمان بکە بە تایبەتی بۆ ئەو پرۆسەیە یعنی بە هۆکاری ئەوەی کە ئیمکانیات نییە بەداخەوە ئێستا بگومان حکوومەتە هەرێما کوردستانێکی دکتۆر بۆ فراهامکردنە کارانج بۆ گەنجان گەلێک دەست پێش خەر بووینە بۆ جودا جودادا ئەوە کارێکی گرنگە بگومان حکوومەتە دەست پێکردی بەس ئەگەر ئەف سلفەژی دەست پێ بکەنەوەکی دەگوتی دەڕێ خوشکەرەکی دی بیت بۆ گەنج زۆر چونکە بەڕاستی یعنی بەشێک لە جێبەجێکردنی ئەو پرۆسەیە حکومەتە حکومەت هەم لە بژێوی ژیان ینی جاروەیە کەس گەنجێک دەڵێ ئەخر ئەمن ئێستا ئەگەر زەواجم کرد کوژیانم بەڕێ بکەم ئیشم نییە کارم نییە خۆ نایم ڕۆژانە کە هەندێک پارە لە دایک و باوکم وەردەگرم لۆ خێزانەکە شمۆری بەس دکتۆر شتێکی دژی هەی گەنجنوکە گەلک چاو بژن بخڵقن ینی تااقەتە شولی و زەحمەتی و ژیانێ نەمایە ئەوەشەیە بەس ئەوە دەگەڕێتەوە سەر ئەوەی کە بەڕاستی ینی ئێستا پێویستە ئێستا ئەوە هەڵبژاردن کرا لە هەرێمی کوردستان ئەو لایەنانەی دەنجان هینە کە ئێستا حکومەت لەمە دووە دروست دەکرێتەوە حکومەتی داهاتووی هەرێمی کوردستان زۆر پێویستە ئیش لەسەر هەڵی کار بکە بۆ خەڵک ینی زۆر جار لە بانگەشەی هەڵبژاردن لەلایەن حیزبەکانی هەرێمی کوردستانەوە زۆر باس لە هەڵی کارکرایە بەس بەڕاستی جێی شەرمەیە کاتێک 4 ساڵ تێدەپەڕی ئەو هەلی کارەی کە وعدیان دایتە خەڵکەی نایکەن ئەوە زۆر بەس دکتۆر گیان ئەگەر هەڵی کار هەبوو ینی هەست دەکەین گەنجان کە ئیشی هەبی بەس ئیشی هەبی دەتوانی زەواز بکە کابینە نەهەیە حکوومەتە هەرێمە کوردستانی دروستکردنەوەم پرۆژەیە هزاران هەڵێن کارانج بۆ گەنجان فراهەم کرینە ئەوەشی جێ دەستخۆشیەیە بێگومان هیویدارین زیاتر بن ئەمە چاومان لێ زیاتر بین چونکە لۆ بەڕاستی ئێستا ئەمە بەش بە حاڵی خۆمان کە دەبینین ئەمن تەمان مامۆستاشم لە هەمان کات لە زانکۆی سەلاحەدین لە کۆلێژی یاسا ئەو گەنجە بەڕێزانە ئەو کچانەمان ئەو کوڕانەمان کاتێک تەخەڕوز ئەەکەن دەبینین بێ ئیشن بێکارن یعنی لە هەموو زانکۆکان ینی بەداخەوە ئێستا لە زۆر لە وڵاتانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەمە بینیتمان حکومەت زۆر کار لەسەر ئەوەکە هەڵی کار زۆر دروستکە یەک لە دروشمەکانی کە پێی سەرکەوتون ئێستاوە هاوکات ئەمە هەڵبژاردنت ئەکرێت لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ینی یەک لە خاڵی منافەسە دەرێ من هەڵی کار زۆر دروست دەکەم ئەویتر دەرێ من یان هەڵی کار زۆر پێویستە لە ناو کۆمەلگا بکرێت ئێمە کۆمەلگایەکی زۆر گەورە نین کە بگاتە 10 ملیۆن و 15 ملیۆن و 20 ملیۆن دەتوانین زیاتر ببوورە ویستم کۆتا پرسیارە لێ بکڵێ گونجاوترین تەمەەن چی بۆ خانمان چی بۆ پیاوان بەس بە کورتی وەڵاممان بیتەوە چ تەمەنێکە بۆ پرۆسی زەواج تەبان خۆی ئەمە لە قانونی ئەحوالی شخصی لە عێراقیش و لە کوردستانیش ئەوەی بەرقەرارە دەڵێ 18 ساڵیان دانایە 18 ساڵ تەمەنە کە ڕێپێدراوە عەقدی زەواج بکە هەم شەرعەن و هەم قانونە یعنی بستە بەردەمی حاکم بەڕێز جەنابی حاکمی تەوقیعی لۆ دەکە ئەگەر تەمەنی 18 ساڵ تێپەڕێبی ئەگەر تەمەنی لە خوار 18 ساڵ بوو دەبێت ئیزن وەرگری پێشتر هەتاوەکو ڕێگەی پێ بدە بەس بەگشتی بەڕای من کە هەم لە شەرعیش و هەم لە قانونیش کە دەڵێ تەمەنی بگاتە 18 ساڵ ڕێگە پێدراوە بەس ئەگەر بکرێ کچانمان و کوڕانمان تەمەنیان 18 بی 20 بی 22 بی 23 بی هەتا 25 زۆر گونجاوترە چونکە تەمەن هۆکارێکە بۆ مانەوەی ئەو پرۆسەیە بەردەوامبوونی ئەو پرۆسەیە باشە دکتۆر مەختیت کەری مامۆستای ئاینی بسپۆرە یاسا و شەرایطی گەلمەداوی زۆر سپاس بۆ بەرهەبوونەکەم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارم هەموو گەنجانمان کوڕان و کچان بگەنە ئەو پرۆسەیە و
ماڵێکی نوێ دروستکەن و بەخۆشی و بەختەوەری انشاءالله. هیویات سەرگاف نێبوودەژی زۆر سپاس. ڕێستان هەیە. بێگومان شاکار لە کەرکووکێژی بۆ هەشتەمین جارە فیستیڤاڵەکە نێودەوڵەتی یا شەقامی ڕێڤەچووک و تێدا چەندین نەمایشن شانوێن جودا جودا هاتینە پێشکەشکردن و چاڵاکیان هونەری هاتینە نەمایشکردن هونەرمەندە نافخۆی و بیانیژی تێدا بەشدار بووینە. کەرکووک ji bilî ku bajarê pêk ve jiyanê û aştewayiyê ye nêbera neteweyên naskirî da bêguman weke navendeka hunerî û edebî jî salane li birêya fîstevala çalakiyên serincrakêşên welatan bi xwe rakeşe. هەشتەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام لە کەرکووک بە بەشداری 14 وڵاتی جیهان بەڕێوە چوو. زیاتر لە 250 هونەرمەند و میوان بانگهێشت کراون. 20 شانۆ نمایش کران. وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان پاڵ پشت و هاوکاری فێستیڤاڵەکە دەکات. ئێمە لەم بار و زروف و قەیرانەیە نەمانهێشتووە چالاکیە کللتوری و ڕۆشنبیری و هونەریەکان لە کەرکووکە بمرن. چەندین چالاکی بە تایبەتی جەنابی وەزیرە و سیانزەمین جارەکەیەتە ناو کەرکووک بۆ چالاکیەکان. ئێمە زانین کەرکووک مەڵبەندێکی سەقافی گەورەی ڕۆشنبیری و هونەری و کللتوریە نیشتیمانی ئێمەیە. ئەم نیشتیمانە پێویستی بەوەیە کە بەردەوام بزاوتە ڕۆشنبیری و هونەری و کللتوریەکان تێدا گەشە بکات. بەشێک لە میوان و بەشداربووان بە گرنگیەوە لە فیستیڤاڵەکە دەڕوانن. بە تایبەت بۆ کەرکووک کە ئەزمون و مێژوویەکی شکۆداریان لە بواری هونەری نواندن و شانۆ هەبووە لە ڕابردوو. کاتێک ئێمە لە شاری کەرکووک شانۆگەریمان تەقدیمە کرد کچەڵاڵەکە بەهارێکی دزرا و مەرەزا تەقینەوە لە فیستیڤاڵی یەکەمی هونەری کوردی ساڵی 1974 شاری کەرکووک هەموو خەڵاتەکانی بەدەستێنە. خەڵاتی باشترین ئەکتەر، باشترین دەق، باشترین دەرهێنەر، باشترین بەرهەم. لەبەر ئەوە ئێستش سەرنجم داوە ئەکتەری لێرە زۆر باشمان هەیە. خۆشحاڵم کە دەورە بە دەورە فستیواڵی شانۆی سەرشەقام احتیمامێکی زیاتر بە گۆژەنیگای پسپۆڕانە لە شانۆ ئاتڤە دەورە بە دەورە خەریکە باشترە بێ بەردەوام فستیواڵەکان خەریک نەبن بە شوێنێک مەئمەنێ بۆ تەبادڵی بیر و ڕاو ئەندیشە لە نێوان هونەرمەندانی کورد وە لەگەڵ هونەرمەندانی بیانی. کەرکووک جگەلەوەی بە شاری پێکەوژیانی ئاشتیانەی نێوان نەتەوەکان ناسراوە وەک ناوەندێکی هونەری ڕۆشنبیری ئەدەبیش ساڵانە لە ڕێگەی ئەنجامداری کارە هونەریەکان و فیستیڤاڵە نێودەوڵەتیەکانەوە سەرنجی وڵاتانی بۆ لای خۆی ڕاکێشاوە. ئێمەندەلۆ کوردستان 24 کەرکووک. بێگومان وەکێ گوتی کەرکووک شارێک بە ژیانەیە هەمی ئۆڵ و نەتەوەین جێواز لەوێر دەرهێنا لەسەر ویستەڤاڵە شەقام شانوێ شەقام مێنەژات نەجم ڕێڤە بەرێدا مەزرێنەرێ ویستەڤاڵە شانوێ شەقام دێت گەلمەدەبێ دژە باژارێ کەرکووکێ بێگومان کاک نەژات بخێر بێ دوێتم بزانم ئەف ساڵە ئەف ویستەڤاڵە چاوە بڕێڤە چوو ئەگەر تومە بێژی فەرموو. بەعینتان باش سپاس بۆم بەرنامەیە. طبعا هەشتەمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقامی کەرکووک بەسەر پەرشتی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان بە چاوتێری جەنابی وەزیر کاکە حەمە سەعید و بە هاوکاری برای بەڕێزم کاک تەلی جەمال. ئێمە لە ڕۆژی شەممە 2/11 دەستمان بە کارەکانمان کرد. فستیڤاڵ مانگە پێش ئێستا ئەعلانی بۆ کرا. ئێمە 80 نمایشمان لە 24 وڵاتەوە لە ڕێگەی فۆرمێکی ئەلکترۆنی بۆ هات دواتر لە ئەنجامی لیژنەیەکی بینین لەو 80 نمایشە 20 نمایشمان پێ باش بوو لە ڕووی کوالیتیەوە باش بوو. 14 وڵات هاتنە ناو کەرکووکەوە. ڕۆژی شەمە بە کەرنەڤاڵێکی زۆر گەورە ئەو کەرنەڤاڵە تەنانەت لەسەر ئاسی ناوچەکانی عەرەبی و ئەفریقی و ئەوروپی و دەوروبەریش دەنگدانەوەی گەورەیە بوو بە یەکێک لە کەرنەڤاڵە گەورەکانی
ناوچەکە هەژمارکرا. فستیڤاڵ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بوو. کاک نەژاد تا چەندێک بەڕێوەچوونی ئەم جۆرە ڤیستیڤاڵانە دەتوانێت پێکەوە ژیان لە شاری کەرکووک چڕتر بکاتەوە؟ ئێمە وەکو ئامادەکاران بە تایبەت خۆم لەگەڵ هاوڕەکانم پێمان باش بوو دوای ئەو گۆڕانکاریانەی کە لە ئیدارەی شاری کەرکووک کرا و پارێزگارێکی کورد و یعنی هەستمانە کرد ئەجواکە گۆڕانی بەسەرات و پێمان باش بوو دەست پێشخەریەک بکەین دروشمی فستیڤاڵەکەمان ناونە فستیڤاڵی بە دروشمی پێکەوە ژیان. جەنابی پارێزگا و جەنابی وەزیریش زۆر هاوڕا بوون. ئێمە بە فەعلی ئەو بابەتەمان جێبەجێ کرد نەکوم هەر بە قسەکردن و مانشێتێ. یەکەم نمایشمان کە لە شاری سلێمانی بوو باسی پێکەوە ژیانێ کرد. ئەو چالاکیانەی لە ڕۆژی یەکەم هەم لەسەر شەقام هەم لە ناو هۆڵ کە کلیپی گۆرانی بوو گروپی هەڵپەرکێ بوو سەر لەبەریان کارێ بوون لەسەر پێکەوە ژیان. باشە کاک نەژاد حتا چەندێ بڕێوەچوونە ئەvê ڤیستەڤاڵێ بێگومان مفاگەهاندیە هونەرمەندên ناوخۆ تایبەت هونەرمەندên باژارê Kerkûkê. بەڕاستی ئەرکی فستیڤاڵ زۆر قورسە بە تایبەت لەم کات و ساتەی کە لە کەرکووکین لەبەرەوەی ئەگەر سەیرێکی بابەتی ئابووری کوردستان بکەین دواتر سەیرێکی وەزعی ئەمنی عێراق بکەین هەموو کارێکی هونەری بەم جۆرە کوالیتە بەرزە ئەرک و قورسایەکی زۆر هەیە. بۆیە ئێمە زۆر وەکو هونەرمەندانی کەرکووک بە تایبەت وەکو ئامادەکارانی هەشتەمی فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام ئەرکەکەمان هێندە قورس بوو تا ئەو چرکەیە کە دەستمان پێ کرد لە دڵەڕاوچەیەکی زۆر بووین. کاک نەژاد پێشوازی لە ڕووی ببوورە کاک نەژاد پێشوازی خەڵکی شاری کەرکووک چۆن بوو لە ڤیستیڤاڵەکەتان؟ پێشوازێکی گەورە بۆ کۆی کە باسم کرد لە سەرەتاوە پێشوازەکە زیاتر لە 1000 کەس لەو شەقامانە خۆشیان ئەکرد ئامادە بوون چێژیان بینی لەو هەموو چالاکیەی کە ئێمە شەقامێکی زیاتر ئەو شەقامی کە پێیا ڕۆیشتین 2 سەعات بە پێ ڕۆیشتین سەر لەبەری هونەر بوو بۆیە پێشوازەکە هێندە گەورە بوو بۆ ترند بۆ بابەتی سۆشیال میدیا و لە کوردستان و لە عێراق و بە تایبەت لە شاری کەرکووک. نەژاد نەجم ڕێبەبەرێدە مەزرێنەرەی ڤیستەڤاڵە شانۆیە شەقام لە کەرکووکێت گەلمەدابووی زۆر سپاس بۆ بەرهەبوون. سپاس بۆ ئامادەبوونت. بێگومان بڕگە بابەتێن جیاواز مەهەبوون ئەڤروکە میهوانن جودا جودا مەهەبوون ئەڤروکە سپاس کوهین بینەرێن مەبوون حتاوێ دەبێ. تا بەیانێکی تر خواتان لەگەڵ. هەشاد.